پێیانوتم ئەو دەرەجێت هێناوە و دووەمی سەر هەرێم بوو تاستێکی زۆر خۆشمە بوو سەرەتا باوەڕم ناکرد بەڕاستی ینی هەستێکی خۆش کاتی 2 مانگی پێش ئیمتیحاناتیش 13 بۆ 14 ساعت ئەم خوێند دوای ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 کۆمەڵی قوتابی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە پلەی یەکەم و دووەم سێیانیان هێناوە منیش ئەمڕۆ لە یەکێک لەو ماڵانم لە ماڵ یەک لەم قوتابیانم کە توانیوێتی لەسەر ئاستی هەرێم پلەی دووەم بەدەست بێنێ ئێسمە لای خۆی لەسەر شێوازی خوێندن و واروام نبرەیە بەدەستی هێناوە مێرەزاری خۆی بیبستم ئەسڵاوت لێ بێم کاتت باش سەرەتاش دەمەوێت پیرۆزبایت لێ بکەم بۆ ئەم نمرەیە نمرەکەت چەندە و هەروە چەندەمی سەر هەرێمی کوردستانی سەرەتا بەخێر بێن زۆر سپاس دەکەم کۆنمرەی 698م هەبوو کاتە دووەمی سەر هەرێمی کوردستان بوو چەند کاتژمێر ئەتخوێند ئەم نمرەیەش کە بەدەستت هێناوە چ هەستێکی لا دروست کردووی ڕۆژانی مەکتەب ینی بە پێواجبی ڕۆژانە بوو 7 ساعت بە زۆری ئەگەیشتە 8 ساعت کاتی 2 مانگی پێش ئیمتیحاناتیش 13 بۆ 14 ساعت ئەم خوێند تاوان کە یەکەم جار پێیانوتم ئەو دەرەجێت هێناوە و دووەمی سەر هەرێم بوو تاستێکی زۆر خۆشمە بوو سەرەتا باوەڕم ناکرد بەڕاستی ینی هەستێکی خۆش کاتێ ئەم نەتیجەیە وەرگرتەوە لەگەڵ خێزانەکەت سەیرت کرد یاخود بەتەنەوە بوو من خۆم وەرم نەگرتەوە باوکم سەیری کرد بەڕاستی خۆم نەمەوێرا ئەترسام دەرەجەی کەمتر بێ لەوەی خۆم تەواخوایم کردووە چاوەڕێی و نمرەیەتەکەت بەدەستی بێنی چاوەڕێی نمرەیەکی بەرزمە کرد ینی چونکە ماندووبوونێکی زۆرم کردبوو باز دووەمی سەر هەرێمی کوردستان بەڕاستی زۆر بەرزە ڕۆڵی دایک و باوکوت چۆن بوو لەگەڵ دەم تاوان گەورەترین هاندەرم بوونە ینی هەر کاتێک هەر شتێکم پێویست بوو بێ یان لە ڕووی معنەویاتەوە هانیان داوم بەڕاستی بەڕێستان وەک باوکی ڕۆیە چاستێکتان هەیە کە کچەکەتان ئەم نمرەیە بەرزە هێناوە خۆشت چ پیشەیەکت هەیە سەرەتا بەخێر بێن دەستان خۆش بێ وڵای بەنسبەت هەست تاوان هەموو باوکو دایکێک کە منداڵەکەی پلەیەکی باش بەدەست دێنێ سەرکەوتنێک بەدەست دێنێ تاوان هەستێکی زۆر خۆشە جێ شانازیە بەڕاستی بەنسبەتی پیشێ خۆم منیش هەر پزیشکی ددانم وەکو دڵخۆشیش بەڕاستی من کچی یەکەممە دەرەجێکی بەرزی بەدەستێنەوە ڕاستی دڵم زۆر پێخۆشە شانازی پێواکەم ئینشاڵڵا پیشەکەی خۆت بۆتە هاندانێک بۆ کچەکەت کە بڵێ ئەم نمرەیە بێنێت یان هەوڵە کۆشی بۆ بدە وەڵاهی ڕەنگە بۆ خۆی بەس من بۆ خۆم قەت زەختم لێ نەکردووە پێم وتووە بخوێنە ئەوەندەی لە تواناتایە کات بە فیڕۆمەدا دواترش چی هات ئەوە قسمەتی خۆی گەورەیە ئینسان کە توانە و تااقەتی خۆی لە شتێکا سەرف کرد دواتر چی هات ینی ئەو کاتە گلەی لێ ناکرێت یان مەسەلەن هەست بە کەم تەرخەمی ناکات قسمەتەکەی دیارە لە بە پێی ماندووبوونەکەی خۆی ئەوە بووم پیرۆزبای لێکم ینی دڵم پێ خۆشە چاوەڕێیەکەی چ بەشێکە بژێرت لە پزیشکیانی وەڵاهی من زەختی لێ ناکەم هەر چۆن لە بیدایەت شۆ زەختم لێ نەکردووە بۆ خۆی هەڵی بژێرێ حەزی لە چ بەشێکە با بڕە نامێ بە حەزی من بڕامێ بە حەزی خۆی بڕە واتەگە بەش پزیشکیش نەبێت هیچ کێشەم نیانی بەخۆی چ بەشێک هەڵە بژێرێ گرنگەوەی ئەو توانە و تااقەتی خۆی سەرف کرد و دەرەجەی هێناوە ئێستش چ بەشێک هەڵە بژێرێ بەڕاستی مستەقبەلی خۆیەتی دەبێ خۆی هەڵە بژێرێ